الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين، آمين. برایانی بەڕێز مامۆستایانی ئازیز، خوشکانی خۆشەویست، یاخۆ بەخێر بن سەرسەر و سەرچاوان، خوای گەورە عاقیبەت خێرمان کە بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. ئەمن پێم خۆشە وەکو سەرەتایەک بۆی کە ئەو کارێک کە ئێمەی کۆکردینەوە، ئەو ئیشەی کە ئێمەی کۆکردینەوە، چ شتێک ئێمەی کۆ کردوتەوە کە لەو کوردستانەی لە زاخۆوە تاوەکو گەرمیان و ئەو خەڵکە یەکتر بناسێتن، تەعاروفی لەگەڵ یەکتر هەبێ، پەیامی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. چۆن لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیامی خوای پەروەردگار سوهەیبی ڕۆمی و سەلمانی فارسی و بیلالی حەبەشی و ئەبوو بەکرێکی قوڕەیشی کۆ کردبوونەوە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، ئەمڕۆژ کاری ئیسلامی هەموو لایەکمانی کۆ کردوتەوە. خوشکە بەڕێزەکانم، برایانی ئازیزم، ئەمن گەلێک زار دەڵێم بەڕاستی ئینسان ئەگەر تەماشەی گەورەی و عەزەمەتی هیدایەتی خوای پەروەردگار بکاتن، بەڕاستی دەبێ بەردەوام سەرمان لە سوژدە بێ بۆی کە سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکەین کە خوا هیدایەتی داوی، کە خوا ڕێنمونی کردووین. لەبەرۆش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوعایی زۆر دەکرد، دەیفەرموو الحەمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. سوپاس و ستایش بۆ ئەو خوای کە ڕێنمونی کردووین، کە هیدایەتی داوین، کە نووری ئیمانی خستۆتە دڵمان. ئەگەر خوا نەبایە تەبارەک و تەعالا، هیدایەتی خوا نەبایە تەبارەک و تەعالا، ئێمە هیدایەت نەدەدراین، نەدەهاتینە سەر ڕاستە ڕێگای ئیسلام. خۆشەویستانم، خوای گەورە هیدایەتی خۆی دەداتە کەسانێک کە خۆشی بوێن، دینی خۆی بە قسمەت کەسانێک دەکا کە هەڵی بژاردوون، ناپرسن ئەنگۆ بۆ خوای گەورە تەبارەک و تەعالا هەموو مامەکانی پێغەمبەری هیدایەت نەدان عەلەیهی سەڵات وسەلام. بۆ ئیمامی حەمزە هیدایەت دەدرێتن، بۆ ئەبوو لەهەب هیدایەت نادرێت، خۆ هەردووکیان بران. خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو بە شایستە دەزانێتن، ئەو بە ئەهل دەزانێتن، بەڵام ئەوەی تریان ئەهلی هیدایەت نییە، ئەهلی ئیمان نییە، ئەهلی بەهەشت نییە. لەبەرۆش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ، دەفەرمێ خوا دنیا دەداتە هەموو کەس، ماڵ دەداتە هەموو کەس، بەڵام هیدایەت و ئیمان ناداتە هەموو کەس. هیدایەت و ئیمان دەداتە کەسانێک کە خۆشی بوێن، یعنی تۆی موسڵمان، ئەتۆی هیدایەت دراو، بزانە چ خەسڵەتێکت تێدایە. خوای گەورە تەبارەک و تەعالا لە جیاتی ئەو هەموو خەڵکەی هەڵی بژاردووی هیدایەتی داوی، کە بەڕاستی شکرانەی دەوێت. قەسەم بە ذات و سیفاتی خوا بە هەموو زۆرت و سامانی دنیا ناگۆڕدرێتەوە. ئەها خەڵکانێک دەبینن ناو خەڵکانێک دەمرن زۆر دۆڵەمەندن، زۆر دۆڵەمەندن، لە پارە پەچیان نەکەوتووە، لە دەسەڵات پەچیان نەکەوتووە، لە ڕێز و حورمەتی ناو خەڵک پەچیان نەکەوتووە، بەڵام کە لەسەر نووری هیدایەت نین، کە خوای گەورە هیدایەتی نەداون، کە دەڕۆن وەجاق کوێرن، ماڵ و سەرەت و سامانەکان بە میرات دەمێنێتەوە، بەڕوت و قوتی دەچنەوە ناو قەبرێک کە هیدایەتی خوای پەروەردگاریان دەگەڵدا نییە. ئەو پارە و سەرەت و سامانە هیدایەتی پێ ناکڕێتن، سوڵتە و دەسەڵات هیدایەتی پێ ناکڕێتن، خزم و کەس و عەشرەت و حیزب هیدایەتی پێ ناکڕێتن، ئیلا دەبێت لەلایەن خواوە تەبارەک و تەعالا تەماشەی عەبد و بەندەکانی خۆی دەکا لە نێوان ژن و پیاواندا هەڵیان دەبژێریتن. ئەتۆی کە ئافرەتێکی محەجەبەی داپۆشراوی بۆ خوا سوڵحا و
هەزار شکری خوا بکە تەبارەک وتەعالا کە ئافرەتێک دەبینی بەڕوت و قوتی بە بازاردا دەڕوا بڵێ الحەمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلنا على كثير ممن خلق تفضيلا. ئێمەی گەنج و ئێمەی پیاوان و ئێمەی کوڕان کاتێک کەسێکی ملحید دەبینین دەبێت سوپاس و ستایشی خوا بکەین کە خوا هیدایەتی داوین. خۆشەویستانم، ئێمە خەڵکێکی ساویلکە و خەڵکێک نین کە لە چوارچێوەی ئامراز و ناوێک کۆ ببینەوە ئەو ئامراز و ناوە کە بۆ خۆمان دامان ناوە، بۆ خۆمان ناومان لێ ناوە. ئەگە تەماشای سەحوەی ئیسلامی بکەن لە سەردەمی ڕابیطەی ئیسلامیەوە هەتا ئەمڕۆ هێناومانە چەندان ناومان گۆڕیوە، بەڵام لەخوا بە زیادی بێتن. ئەمن وەکو تەجروبەی خۆم کە تەماشای ئەو سەحوەی ئیسلامیەی دەکەم، ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خەڵکی باش و چاک و خەڵکێکی پێگەیشتووی تێدا هەڵدەکەوێتن. بۆ لەبەرەوەی نییە کە بڵێن ناوی حزبێکی ئیسلامیە یان دروشمێکی ئیسلامیە، نا، لەبەرەوە ئەو ئینسانت کە هاتووە کاری ئیسلامی دەکات دەزانێت بۆ کۆبۆتەوە، دەزانێت بۆ ئیش دەکات. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم. خوای گەورە تەماشەی شکل و شێوەتان ناکە، تەماشەی قەد و باڵاتان ناکە، ئەدی تەماشەی کوێمان دەکا؟ ولكن ينظر إلى قلوبكم، تەماشەی دڵەکانتان دەکا. ئەو دڵی ئێمە چی تێدایە؟ خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی لەسەر عەرشی خۆی کە دەفەرمێ لەقەد رەضی الله عن المؤمنین، خوای گەورە لە ئیمانداران خۆش بوو. دەزانی بۆ؟ دەفەرمێ علم ما في قلوبهم، دەڵێ زانی چیان دە دڵدایە کە غەیری ڕەزامەندی خوا، غەیری خۆشەویستی خوا، غەیری خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هیچ شتێکی دیکە کۆی نەکردبوونەوە. خوشکە بەڕێزەکانم، برایانی ئازیزم، ئێمە بە حەول و قووەتی خوا درێژە پێدەری کاروانەکەی پێغەمبەرین عەلەیهی السەڵات وەسەلام، درێژە پێدەری دەعوە و بانگەوازەکەی پێغەمبەرین عەلەیهی السەڵات وەسەلام کە لە داری ئەرقەمی کوڕی ئەرقەم دەستی پێکرد کە بە چەند خوشک و برایەک دەستی پێکرد، دەعوە و بانگەوازیان دەکرد خەڵک موسڵمان بێتن، خەڵک بێتن واز لە کوفر و شیرک بێنێتن. ئێمە لەسەر ئەو دەعوەیە بەردەوامین و ئێمە ئینشاڵڵا ناوگۆڕین و درشمگۆڕینێک سوورترمان دەکا لەسەر دەعوە و بانگەوازی ئیسلامی و گەرم و گوڕترمان دەکاتن بۆی کە ناخمان، دینمان، عەقیدەمان پارێزراوتر کەین و بە شێوازێک هەڵسوکەوت بکەین کە شایستەی ئەو دین و پەیامە گەورەیە بین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی السەڵات وەسەلام. ئەمن خوازیارم، برایانی بەڕێزم، خوشکانی ئازیزم، هەرچەندە ئەو مەجلیسە بۆ ئەوەی نییە کەمە دەستخۆشی لە برای گەورە و برای بەڕێزمان ماوەستا مەلا موسلیم بکەین. ئیشاءڵڵا ئەگەر تەمەن باقی بێ هەموو سنووری مەڵبەند کۆ دەکەینەوە و بە فراوانتر قسەی لێ دەکەین. بەڵام بەڕاستی ئەو چەند ساڵی کە تێپەڕی چەند ساڵی ئەتوانم بڵێم مەینەت و ناخۆشی و ناڕحەتی بوون، بەڵام برایانمان بە تایبەتی بە براگەورایەتی مامۆستا موسلیم و ئێمەش لە خزمەتی دابووین توانراوە ئەو قۆناغ و مەرحەلانە تێپەڕێندرێن. بەس ئەو 4 ساڵەی کە دادێ بۆی هەیە خۆشتر بێ، بۆشی هەیە ناخۆشتر بێتن. بەڵام ئێمە یەک شتمان لەسەرە، ئەوەمان لەسەرە بەڕاستی لە خۆشیاندا سوپاس و ستایشی خوا دەکەین. ناڵێن بەشان و شەوکەتی خۆمان ئەو خۆشیانەمان دروست کردوون، ناڵێن بەشان و شەوکەتی خۆمان ئەو دەعوە و بانگەوازەمان فراوان کردووە. خوای گەورە چ دەفەرمێ؟ وأما بنعمة ربك فحدث، ئەوە فەزڵ و بەخششی خوایە بەسەرماندا دەبارێتن. ئەگەر ناخۆشیش بوون ئەو 4 ساڵانەی کە دێن خوا نەخواستا سەبر دەگرین. وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام عەجەبا لأمر المؤمن إن أمره كله له خير.
سرم سوڕماوە لە ئیشی ئیماندار و مسلمانان هەرچی کە تووشی دێ بەخێر بۆی چارەسەر دەبێ خۆشی و خۆشگوزەرانی و ڕەفاهیەت شکرانە دەکا ناخۆشی و ناڕحەت سەبر دەگرێتن بۆی بە پاداش لە قەڵەم دەدرێتن خوشکە بە ڕێزەکانم برایانی ئازیزم بەڕاستی کاری ئیسلامی چۆن خوای گەورە تەبارەک و تەعالە هیدایەت بە قسمەت هەموو کەس ناکە پێم خۆشە بزانن شەرەف و گەورەی کاری ئیسلامیش بە قسمەت هەموو کەس ناکات پێم خۆش هەموو خەڵک بیزانێت چۆن خوای گەورە هیدایەت و ئیمان بە قسمەت هەموو کەس ناکە شەرەف و گەورەی کاری ئیسلامیش بە قسمەت هەموو کەسێکی ناکاتن بۆ چونکە خوای پەروەردگار دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله ومن ئەحسن قولا ئەو مامۆستایانی زمانی عەرەبی و مامۆستا لێرانێ دەزانێت کە بە چ سیغەیەک و بە چ گرنگیەک خوای گەورە باسی دەکاتن یعنی هەموو دنیا بگەڕێ ئەلەو سەر بۆ ئەو سەر کەسێک نابینیەوە قسە و گفتار و کردار و هەڵس و کەوتی چاکتر و باشتر بێ لە چێ ممن دعا إلى الله ئەوەی کە خەڵکی بانگ دەکا بۆ لای خوا خۆشەویستانم ئەوانەی کە خەڵکی بانگ دەکەن بۆ لای خوا پێم خۆشە بزانن مەلایکەت نین ئاگاتان لەو خاڵی بێتن خوشکانمان برایانمان ئەوانەی کە خەڵک بانگ دەکەن بۆ لای خوا مەلایکەت نین ئینسانن هەڵەیان هەیە کەم و کوڕیان هەیە حەز و ئارەزویان هەیە هەموو شتێکیان هەیە لەبەرەوەش تەماشەی هاوڵە بەڕێزەکان کە هیوا هەبووە کردەوەیەکی کردووە کە کردەوە کە لای سەحابەکان کوفر بووە بۆنی هەڵگەڕانەوەی لێ هاتووە بۆنی ئیرتیدادی لێ هاتووە بۆنی ئەوەی لێ هاتووە کە کابرا کە ئەنەما پاشە کەس بۆ تۆ مرتد بۆ تۆ لە دینەکەی خۆی بۆ چوە خیانەتی لە پێغەمبەری خوا کردو عەلەیهی سەڵات وەسەلام سڕی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام ناردووە بۆ خەڵکی قوڕەیشیەکان خوای گەورە لە سەروی هەموو ئاسمانان تەداخل دەکاتن بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات دەفەرمێ حاتەب خیانەتی لێکردیای محەممەد عەلەیهی سەڵات وسەلام نامەیەکی ناردووە بۆ قوڕەیشەکان فریایکەوە لە فڵانکە شوێنە بە ئافرەتێکی ڕەوانە کردووە نامەکەیان لێ بانەگاتە دەستی قوڕەیشەکان چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو خوتەی دانا دوعای کرد فەرمووی یا ڕەبی خوایە لێت دەپاڕێمەوە بۆ خاتری ناو سیفەتە بەرزەکانی خۆت کە ئەو هەواڵەی ئێمە بە قوڕەیشەکان نەگات تەماشەکە فەورەن جوبریلی نارد ئەی جوبریل بڕۆ بە محەممەد بڵێ عەلەیهی سەڵات وسەلام فڵان ئەو خیانەتی کرد بە فڵانکە ئافرەتەی ناردوێتی نامەکەیان هیناوە مەبەستمەوە نییە ئیمامی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمێی پێغەمبەری خوا مەجالم بدە با لەسەری حاتەب بدەم سەری بپەڕێنم مرتد بۆتەوە فەرمووی نا عومەر لێی دەپرسی حاتەب ئەوی شەد بۆ کرد فەرمووی پێغەمبەری خوا بەخوا تەماشەم کرد هەمووتان خزم و کەستان هەن لە مەککەی ئەمیش هیچ خزم و کەسێکم نەبوو گوتم ئەو چاکەیان دەگەڵ بکەم مەگەر شتێک بوو چاویان لە خزم و کەس و ماڵ و منداڵەکەم بێت گوزاری وە نەفسی ئینسانی زەعیفە تەنازولێک دەکا بەڵام گرنگ وێ ئێمە قیادەت چۆن چارەسەری ئەو مشکیلانە دەکاتن فەرمووی نا عومەر مرتد نەبۆتەوە چوزانیەوە ئەهلی بەدرە ئەوە ئەهلی بەدرە خوای گەورە تەماشای ئەهلی بەدری کردو فەرمووی هەرچی دەکەن بیکەن لێتان خۆش بوو عافوم کردن لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله والله برا شیرنەکانی خۆم خوشکە بەڕێزەکانی خۆم ئێمە پاشگری ئیسلامی لێ بکەینەوە لێ نەکەین و هەر ئیسلامین و شانازیش بە ئیسلام بوونی خۆمانەوە دەکەین شانازی بە موسڵمان بوونی خۆمانەوە دەکەین و هەر کەسێکی ئەمنەوە پەیامێکە لێرەنە پێم خۆشە بە هەموو دنیای ڕاگەیەنم ئەوانەی کە ئیسلام بۆتە بار بەسەریانەوە یان ئەوانەی کە وەکو بڵێ بە ناچاری تووشی بەزمێک هاتوون ئێستانەکە نازانن کۆڕ خۆیان ڕزگارکەن لەو نازناوی کە پێیانەوە نووساوە بەخوا دنیایان دەڕوات و قیامەتەکەشیان دەڕوات ئێمە لە هەموو جێیەک لێمان بپرسین ئێمە ئیسلامین
و شانازیشی پێوە دەکەین و خەڵکیشی بۆ بانگ دەکەین و بە هەموو دنیاش ڕادەگەێنین غەیری بەرنامەی خوا هەمووی کوفرە غەیری بەرنامەی خوا هەموو بەرنامەکانی دیکە کوفرن و ئەوەی کە بیەوێتن کە بەختەوەری دنیا و قیامەت بێ دەبێ بە گوێرەی بەرنامەی خوا بەڕێدا بڕوە و لەسەر بەرنامەی خوا بێ تەبارەک و تەعالا و تەبەڕا لە هەموو بەرنامەکانی دیکە بکات لەبەرەوە تەماشەکەن ئێمە چاو لەسەر یەک دانێ 1400 و قسوور ساڵ بڕۆ دواوە ئەو داوای کە ئەمە دەیکەین ئەو بانگەوازەی کە ئەمە دەیکەین پێغەمبەر کردوویەتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شەڕەفە بەدەست چێ دەکەوێت بەدەست کەسێک دەکەوێت بەڕاستی کە خۆی بۆ یەکلا کردبێتەوە یەک ڕزاتان لێ دەکەم ئەو 4 ساڵەی کە دێتە پێش با دەستبارگر بین بۆ یەک دیکە دەستبارگر بین بۆ یەک دیکە هاوکاری یەکتر بین خوشکان هاوکاری برایان بن برایان هاوکاری خوشکان بن ڕزام وایە کەسێک کە زۆر خۆی یەکلا نەکردبێتەوە خۆی ساغ نەکردبێتەوە خۆی هەڵنەواسیت ئەمە هەموو جارێ دەڵێم کاری ئیسلامی زۆر جاران وەکو جەنازەیەکم دێتە پێش چاوان جەنازە بە 4 کەسان هەڵدەگیرێتن بەس دەبینی 80 کەس چوونە ژێری ئیوایە خۆی قورسایی خستۆتە سەری ئەگەر بە تەمای پاداشتی قیامەتین دەبێ و پرسیارە لە خۆمان بکەین ئێمە چمان کردو بۆ کاری ئیسلامی ئایا کەوەی ئێستا دەیکەین زیاترمان پێ دەکرێتن یانە نابەرێ وڵا پێمان دەکرێتن ئەدی بۆ نایکەین خەلەلەکە لە خۆماندایە خەلەلەکە لە خۆماندایە یەک شتی دیکەش قسەی ئاخیرم بێ بۆی مەجالی مامۆستای براش ئەوە بێتن خوشکە بە ڕێزەکارم برانی ئازیزم کەوا بزانین ناومان گۆڕیوە جادە تەخت بۆ جا ئەو جارەی حیساب کە بە خۆمان ڕئیسی وزەڕاین و سەرۆکی هەرێمین و هەموو دوێنە بەخوا ئەوە خەیاڵ و پڵاوە ئەوە خەیاڵ و پڵاوە ئەگەر بمانەوێ ببینە حکمڕانی دنیا دەبێ ئیشی بۆ بکەین دەبێ خەڵکی بۆ پەروەردەکەین چۆن لە سەمەرقەند و لە بوخارا و لەوانە مەودودی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ منداڵ بووم ئیمام خوتبەی دەدا هاواری کرد فەرمووی ئیسلامەتی زەعیف بووە و لاواز بووە چێ خۆتە بەڕوع دەکاتن کە ئەو ئیسلامەی جارێکی دیکە بەرز کاتەوە دەڵێ حەماسەت گرتمی منداڵ بووم دەڵێوتم وعد بێتن ئەمن یەکێک بم لەوانەی کە ئەو ئیسلام بەسەر خەم جارێکی دیکە ئەو پیاوە بەڕێزەی لێ دەرچوو ئینسانێک دەتوانێت گۆڕانکاری جەوهەری بکات بەڵام بە شەرتێک ئەو ئینسانە ناخی خۆی لەگەڵ خوا تەبارەک و تەعالا یەکلا کاتەوە خۆشەویستانم بەڵێ ناومان گۆڕیوە بەڵام ناخمان نەگۆڕیوە و ناشی گۆڕین ناخمان تۆختر دەکەین لە لای ئێمە سەلام عەلەیکم هەر سەلام عەلەیکمە نەبۆتە بەیانیت باشە و کاتت باش احتیادیە دوای سەلام عەلەیکم بڵێ ئەو کاتت باش و هەموو کاتێکت باش زۆر طەبیعیە بەڵام ئەتەستەبدیلونە نیسک و نۆک و ماش ناگۆڕدرێنەوە بە تەیرێک کە خوای گەورە لە ئاسمان ناربیەتی ئێمە بەڕاستی منهەج و بەرنامەی دەست کرد ناگۆڕینەوە بە پەیامی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەبەرەوەش خۆشەویستانی خۆم چەند محەممەدتان بینیون عەلەیه السەڵات وەسسەلام نوێژنەکەر مولحید بێباوەڕ منحەریف چەند بەناو ئەبوو بەکرێتان بینیون چەند بەناو عومەرتان بینیون قێز لە ناوەکەیان دەکەنەوە چەند شاخەوان و باخەوان و دارەوان و سەیوان و سەیران و بەهار و تەماشە دەکەی زۆر بۆ خوا سوڵحا و زۆر بۆ خوا هاتوونە مەیدانێ و وەکاری زۆر باشیشیان کردووە خوای گەورە لەسەر ئەساسی ئەوەی فڵان کەس هەرچی ناوی محەممەدە لە بۆ بەهەشتە مستەحیلە قەت ناڵێ ئەوەی کە ناوی ئەبوو بەکرە هەمووی لە بۆ بەهەشت قەت ناڵێ ئەوەی فاتیمێ هەمووی لە بۆ بەهەشت وەرە چت کرد کوان کردەوە عەمەلی صالحت من عمل صالحا من ذكر أو أنثى چێ کردەوەی چاچی کردووە پیاوان و ژنان ئەوە مهمە ئەوە ئینسان پێی گەورە دەبێتن لەبەرەوە کۆمەڵی ئیسلامی ڕابردوو و کۆمەڵی دادگەری ئێستا
سەفینەی نوح نییە هەرچی سوار بوو ڕزگاری بێ، بەڵێ وەسیلەیەکی زۆر چاکە، ڕەفیقی زۆر چاکت دەگەڵدان، هەوڵدە ئەو ڕەفیقە چاکانە بقۆزەوە بۆی کە دەست دەناو دەستی پێغەمبەر نین عەلەیهی سەڵات وەسەلام. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.